ئەو سنوورانەی کە بۆ کوردستاندانراوە هەمووی دەست کردە هەمووی بێگانە و با بڵێن ئەوانەی کە دژمنی کوردندایان ناوە لەبەرەوە ئێستا وڵاتی تورکیا بە یاخود وڵاتی ئێران ئەو دەست درێژانەی کەیکەن تۆپبارانی ئێران و ئەوانەی تورکیاش بە هەمان شێوە وەکو یەک دژمنکاریەکە بەرامبەر بە گەلی کورد بۆیە ئێمە داواکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی حکوومەتی ناوەند بێنە سەر خەت بۆ ئەوی کەوە ئەو دژمنکاریە ڕابگرن بەڕاستی خەڵکی فەقیر و هەژار ئەوان بە حسابی خۆیان لە گروپە چەکدارەکانە دەن لە بەڵام بە عەکسەوە یەن هاوڵاتیان دەستنیشانەکەن بۆ ئەوی کە خوێنیان بڕێژە ئەمەش تاوانێکی گەورەیە بەڵام بەداخەوە چ لایەنە پەیوەندیدارەکانی نێودەوڵەتی چ حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمی کوردستان بێدەنگن ئەمە بەڕاستی مایەی بێزاری و مایەی بێتاقەتی گەلی کوردە مایەی نیگەرانی گەلی کوردە بۆیە داواکارین کە ئەم دەست درێژیانە ڕابگیرێ بۆ ئەوی کە چیتر خوێنی هاوڵاتیانی سیڤیل بەو شێوەیە بە نەحەق نەڕێژ ئێمە داواکارین لێرەوە لە دەوڵەتی عێراقی و لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بێنە سەر خەت بە جدی کا لەسەرەوە بکەن کە ئەو دوو دەوڵەتە ڕابگرن ئێرانیش و تورکیاش لەوەی کە چیتر دەستدرێژی نەکەنە سەر هاوڵاتیانی کورد هەموو بەرژەوەندیان هەیە هەموو کۆمەڵێک حیزب لە ڕێگەی ئێرانە با بڵێن هاوکاری ئەکرێن و کار لە بەرژەوەندی ئێرانەکەن لە بەرامبەرە بۆ دەستدرێژەکانی ئێران بێدەنگ بەڵام بۆ ئەوی تورکیانە دەنگ کۆمەڵە حیزبی تر سەر بە بەرژەوەندەکانی تورکیان تێکەڵن با بڵێن بەرژەوەندەکان تێکەڵاو بووە لەبەرەوە لە بەرامبەر دەستدرێژەکانی تورکیا بێدەنگە بن ئەمەش کارێکی هەڵەیە بەڕاستی ئەبێ هەموو حیزبەکان یەک بگرن لە پێناوی ئەوەی کەوە ئەم دەستدرێژەیە لە هەردوو لاوە ڕابگیرێت ئەرکی هاوڵاتی ئەوەیە کە با بڵێن بێتە سەرخەدۆ گشتەکان بەداخەوە ینی لە هەرێمی کوردستان ئەمڕۆ هاوڵاتی چۆن بڵێ ناومێت کراوە لە هەموو شتێک گینا ئەبووە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان بێتە سەرجادە بۆی کە داوا بکەن کە ئەم دەست درێژانە ڕابگیرێت هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەوڵەتی فیدراڵی عێراقا بریتیە لە هەرێمێک و پێویستە لەسەر دەوڵەتی عێراق وەکو دەوڵەتی مرکزی بێتە جواب لەسەر ئەم کێشەیە و پێویستە کەوا دەنگی هەبێ و پێویستە کەوا بێتە جواب و پێویستە کە وەفد بنێرێت ئەم دوو وڵاتە و پێیان ڕابگەێنێ کە ئەوە داگیرکاریە و ئەوە پێشێلکردنی سیادەی عێراقە بەڕاستی ئەنجا لێرەش بەڕاستی ئێران و تورکیا هەردووکیان لەبەر کێشە ئاڵۆزەکانی ناو خۆیان بۆ ئەوەی کەوا هەوڵ بدەن کێشەیەکی دەرەکی بخڵقێنن هێرشەکەنە سەر هەرێمی کوردستان تۆبارانی ناوچەکان یەکەن و ئەوە بیانووە بەڕاستی نا حەدەکە یعنی حیزبی دیموکراتی ئێران و کۆمەڵە بوون بەو کێشە گەورە بۆ ئێران کەوا بێت بردومانی ناوچەکانی ئێمە بکە نا پیکایکەیش بووە بە کێشەیەکی وەها کەوا بۆ تورکیا بێ بە بیانوو بۆ داگیرکاری ئێمە لە کاتێکا داوا لەو دوو دەوڵەتە نەک داوە یعنی داوا لە دەوڵەتی عێراقەکەین بە زۆر لە ڕێگەی نەتەوە یەکگرتوەکان و لە ڕێگەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیەوە شکات تۆمار بکات و ئەو دوو دەوڵەتە دەربکە لە خاکی عێراق ئێستا بە داگیرکاری ئەسەلمێنرێەوە هاتوونەتە خاکی عێراق جگەل لە تۆپبارانەکە هەر پێگە و بارەگەیان هێناوەتە عێراقۆ هێناوێنێتە هەرێمی کوردستان و لە چەند شوێنێکۆ هاتوونەتە ناو هەرێمی کوردستان پێویستە بچنە دەرەوە بەڕاستی لە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان وەکو ئەو حکوومەتەی کە هەیە و تازە دروست بووە لە کابینەی نۆیەم پێویستە لەسەری لە ڕێگەی ناوەندە نێودەوڵەتیەکانەوە لە ڕێگەی UN چونکە ئێسام حکوومەتە بەڕاستی پێگەیەکی نێودەوڵەتی زۆر بەهێزی بۆ دروست بووە پێویستە لەسەری هەم لە ڕێگەی حکوومەتی ناوەندەوە هەم لە ڕێگەی UN-ەوە هەم لە ڕێگەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیەوە لە ڕێگەی منەظەمە دەولێکانەوە بە توندی بێتە جواب لەسەر ئەو بابەتە و هەوڵیش بداکەوە بیکا بە بابەتێکی نێودەوڵەتی بۆ ئەوەی بتوانێت کە بەرامبەری ئەو هێرشە ناڕەوانەی تورکیا و ئێران بوەسێتەوە کە لەم ماوەیە بەڕاستی بە هەزاران دۆنم و هێکتار لە زەوی کشت و کاڵی هەرێمی کوردستانیان سووتانوە و بوون بەهۆی شەهیدبوونی چەند کەسێکی هەرێمی کوردستان و برینداربوونی چەند کەسێکی هەرێمی کوردستان ئاوارەبوونی بە سەدان خێزانی گوندنشینەکانی هەرێمی کوردستان ئێمە ئەگەر بمانەوێت یەک جارێکی ڕوبەڕووی ئەم پێشێلکاری و داگیرکاریە بینەوە بەڕاستی پێویستمان بەوە هەیە بگەڕێنەوە ناوەندە ڕەسمی نێودەوڵەتیەکان وەکو ئەنجومەنی ئاسایش و نەتەوە یەکگرتوەکان بۆ ئەوەی بڕیارێکی یەک
بڕیارێکی وەها یەکلاییکەرەوەیان پێ دەربکەین کە جارێکی تر ئەم دوو وڵاتە نەتوانن سەروەری خاکی عێراق پێشێل بکەن لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە. هەرێمی کوردستان ئێمە ڕازگۆیانە قسە بکەین هیچ توانایەکیان نییە قسە بکەن وە کەڕ و لاڵن لەو ئاستا توانایان نییە کاکە چ قسەیەکەن. بۆیە ئەو حیزبانە لێرە بە جۆرێ لە جۆرەکان بمانوێ هەرێکیان پەیوەندێکی ڕاستەوخۆ و بەتینی هەیە لەگەڵێکی لە وڵاتانە. ئەو حیزبانی کە لە هەرێمی کوردستان ئێستا فەرمانڕەواییەکەن هەرێکیان پەیوەندێکی زۆر بەتین و بەهێزی هەیە لەگەڵێکی لە وڵاتانە. بۆیە بەڕاستی ناتوانن ڕاشکاوانە ئەڵێم ناتوانن لەسەر ئەوە بێنە جواب و تەنها ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئیدانەی کردووە و چەند شتێکی ڕۆتینی کردەوە. بەڵام من داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ئەکەم کە لە ڕێگەی ناوەندە نێودەوڵەتیە باڵات بڕیار بەدەستەکانەوە بێتە جواب وەکو نەتەوە یەکگرتووەکان وەکو ئەنجومەنی ئاسایش وە فشارێکی گەورە دروست بکات لەسەر دەوڵەتی ناوەندی ئیتیحادی بۆ ئەوەی کەوا فشارێ لەسەر ئێران و تورکیا دروست بکەن بۆ پاشە کشە پێکردنی ئەو هێزانەی کە هێناویانەوە بۆ ڕاکردنی ئەو دەست درێژیانەی کە ئیکەنە سەر هەرێمی کوردستان.